بە ناوی پارێزگای هەڵەبجەوە بە خراپنی بەڕێز جەنابی وەزیری شەیدان و وەفدیاوەریەکەین و ئەمڕۆ بەڕێز جەنابی وەزیری شەیدان و وەفدیاوەری سەردانی هەڵەبجان کرد بۆ ئەوەی لە یادی سیودوەمی ساڵ ڕۆژی چیمەبارانی هەڵەبجا یادێکی شکۆمەند، یادێکی گەورە، یادێکی پرفەخر و شانازی بۆ ئەو نەهامەتی کە بەسەرمان لەلایەن داگیرکران و هاتۆ بکەینەوە. خۆتان زان 16 سێ لە وجدانی سەرجەم تاکانی گەلی کووردا لە سەرجەم وڵاتانی بە وجدان و وجدانی مرۆڤایەتیا زیندووە. بۆیە ئێمە ئەمانوی ئەمساڵ ئەم یادە بە شێوەیە لە شێوازەکان بە شێوازی لە شێوازەکانی تر ئەو یادە بەرز ڕاگرین و شکۆمەندانە ڕاگرین و حکوومەت یێرێم و وەزارەتی شەیدان و پارێزگای هەڵەبجە و هەموو ڕێکخراوە مەدەنیەکان و کەسوکاری کیمیاباران بە یادی خۆمان بە یادی کەسوکارمان بە یادی وجدانی خۆمان یارەزانین. یەکە کارگەڕیەکانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە بۆ ئامادەسازی و ئامادەکردنی بەرنامەی ساڕۆژی یادی هەڵەبجەی شەهید کە یادی هەڵەبجە بکەینەوە و چەند خاڵێکمان تاوتوێ کرد و گفتوگۆی وردمان کرد سەبارەت بە ساڕۆژی یادی هەڵەبجە و بەرز ڕاگرتنی ئەو یادە بە شێوازێکی نوێ و بە شێوازێک کە گرنگی زیاتری پێ بدرێ و خەموو مێنەتیەکانی کەسوکاری شەیدان و هەڵەبجە و هەورامان و شارە زۆر بەگشتی کە لە ڕۆژی 16 سێ کارەساتێکی گەورە بوو بۆ گەلی کوردستان و بە تایبەتی بۆ خەڵکی ئەم ناوچەیە بەرنامەسازیمان کرد و بەرنامەیەکمان گەڵاڵە کردووە کە لە داهاتوودا کۆبوونی زیاتری لەسەرەکەین